لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يا أرحم الراحمين. اللهم انصر إخواننا المستضعفين في مشارق الأرض ومغاربها يا عزيز يا مقتدر. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەکەمان تایبەتە بە پێگەیاندن و یان بنەماکان و بنچینەکانی پێشەنگ کۆ چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین یان کەسێکی پێشەنگ پێ بگەینی کە خاوەن پەیام خاوەن بەهابی کە سوودی بۆ کۆمەلگا هەبێ نەک وەکو ئێستا کە دەبین چەندەها کۆمەڵە کەسێکدا کە بەناوبانگ بوون یان بەناوبانگ دەکرێن کە مەبەستەکەیان کە بریتە لەوەی کە تاک سەرڕۆ بکەن هەروەها بەڕەو هێردێری بن هەروەها کۆمەلگا وا لێ بکەن بەرەو هەردەر بچین. ئێمە لەو ڕوانگەیە بە پێویستمان زانی بەرنامەیەکی وە کە باسی پێشەنگبوونی چاک بکە هەروەها ئەو کەسەی بەناوبانگ دەبی بەناوبانگیەکەی بۆ خزمەتکردنی بەهایەکی بەرزە کە ئەوەشدا چەند بنچینەیەکی سەرەکیمان هەیە کە ئەو بنچینە دەبتە هۆی ئەوەی کەسێکی پێشەنگ کە خاوەن پەیام و خاوەن بەها دەبی گرنگی بەو پێنج بنچینانە بدە کە بنچینی یەکەم بەها گرنگی بە بەهایەکان بدە، بنچینەی دووەم کە بریتە پلانی هەبی، هەروەها بنچینەی سێم کە پەیوەندی دروست بکە هەریەکەشیان لەوانە چەندەها بەرنامەمان لەسەر کردیان. چارەمیان خاڵی چارەم کە نەهارە کە گرنگی بنچینەی چوارەم کە لێهاتووی کە لێهاتوویەکانش کە باسمان کرد لێهاتووی ذاتی هەیە کە ئینسان دەب ئەو لێهاتوویانە دەبی پەرە پێ بدە و بەرەو پێش بدە. هەروەها لێهاتووی کارژێڕیمان هەیە، هەروەها لێهاتووی تەئثیرمان هەیە کۆ چۆن دەبێت کەسێکی کاریگەر لەسەر تاک لەسەر کۆمەلگا لەسەر ئەو کەسانی لە دەور و بەرتە کە ئەوانشمان باس کرد کە هاتبووینە سەر خاڵی چوارەم لە لێهاتوویەکان ئەویش کە کەسێک بێ کە بتوانێ گەشە بکە هەروەها گەشتوانەی گەشەکردن و تەتەووڕی هەبێ بەرەو پێش بچی. خاڵی یەکەمان باس کرد کە پێویستە کەسی پێشەنگ بۆ ئەوەی کەسێکی بەرەو پێش بچی بەردەوام گەشە بکە پێویستە سیفەتێک تێدابی کە بنچینەیشدا بنچینەی داهێنان کە داهێنانیش باسمان کرد کە شتێکی نوێ دێنتە کایەوە چارەسەرێکیان بۆ شتێک دادەنێت کە شتێکی نوێ بە شێوەیەکی بەڵام سوودی گشتیدا هەیە. وەکو ئێستاکەنە کەسەکە دەڵێ وەڵام من داهێنانم کردێ وەڵام داهێنانی لە چی کردیە؟ لە شتێکی خراپ لە شتێکی خراپ هیچ داهێنان تێدانیە لە شتی خراپ. هەرچەندە ئینسان خراپ بیناگاتە شەیطان کەواتە داهێنانی تو لە شتی خراپ ناگەیە شەیطان ناگەشت کەوا داهێنانەکەی تو لێرە ڕاوەدەستی داهێنانەکەی تو لێوەڕدایە تەنها تۆ شتێک دووبارە دەکەی وا دەزانی داهێنانە. لە پاشەوە هاتینە سەرخاڵی دووەم کە کاریگەری هەیە لە بەرەوەی پێشەنگ کە ببێتە کەسێک بی کە تەتەووڕ بکە و گەشە بکە و بەرەو پێش بچی کە گوتمان کە پێویستە گرنگی بە بڕوانامە بدە. اینجا بڕوانامەکانیشمان کردێت دوو بەش بڕوانامەی ئەکادمی کە هەتا پێی دەکری ئەو کەسێک کە دەبتە پێشەن بڕوانامەی ئەکادمی هەبیم بەکەلۆریۆس ماستێر لە پاسەوە دکتۆرا بۆ نمونە ئەگەر بێت و کەسێک کاتێک قسە دەکات دکتۆرای هەبێ لە واقعدا کاریگەری زیاترە لەگەر کەسێک دەکە بەکەلۆریۆسی خەڵک وا دەبینی واقعدا بەم شێوە لەوانەیە کەسێک بەکەلۆریۆسی هەبێ زۆر زیرەکتر و زۆر باشتریش بی لە کەسێکی دکتۆرا بەڵام دکتۆرایەکە خەڵک بەو شێوە دەبینی کاتێک بەو شێوە تۆ دەبی مڕاعاتی ئەو واقعی بکەی کە بۆ ئەوەی کاریگەرت هەبی بۆ ئەوەی بتوانی گۆڕانکاری دروست بکەی کەواتە پێویستە گرنگی بە زانستی ئەکادمی بدەیت. تەنها بەوەش نییە کەسێک زانستی ئەکادمی هەبی کە بابڕین ببتە خاوەن زانست و خاوەن علم. کەسێک تۆ کاتێک بەکەلۆریۆسێک تێ لە شتێکدا کە پێویستە تۆ بچی خوڵکەوە هەتا ئێستاکە یعنی تەمەشتا کە باڵێن پسپۆری پزیشکی کاتێک ئینسانەکە بۆردیش دەینتەوە بەردەوام لە دەوراتن اینجا ئەو دەورە بۆ ئەوەیە ئەو دەورەیە بۆیە ئەو دەورە بۆ ئەوێ هەروە پزیشکی دانیش کاتێک ئەگەر بێت و دکتۆراشی هەبی ناوە ناوادەچی کە شتێکی نوێ
داهێنانێکی نوێ لە چی دانسازی ڕوودا پێویستی ئەو کەسە بسی ئەو دەورە بکەین اینجا ئەو دەورەش پێویستە پارەی لەسەر بکەین کەواتە مەسەلەی بڕوانامە بۆ ئەوەی ئەو کەسە بەردەوام لە تەتەوڕکردن دابی هەروە بتوانیم پێشبڕچێ و کێبڕچێش بکات لەگەر بەرامبەرەکانی خۆی کە لە ڕووی بازرگانیش بی یان لە ڕووی بابرین هزریوی یان لە ڕووی کۆمەڵایەتی ئەو کەسە بۆ ئەوی بینێتەوە لە پێشەنگبوونەکە و هەروە گەشەش بکات دەبی گرنگی خۆ بدات وەکو دیارە کە چار شت هەیە بەڕاستی ناکرێت پێشەنگ واز لێبینی بری وڵی کاکەم ڕاوەستام تاوا پێویستم پێ نییە یەکەم خوێندنەوە ئینسانی پێشەنگ دێ بەرداوام بخوێنەوە بۆی ڕاوەنەسی جەماوەرێکی پێیا کردی وڵای کاکەم سەرقاڵم ناتوانم بخوێنمەوە خوێندنەوە ناکرێت تۆ نەخوێنیەوە ئەگەر بێت و نەتخوێندەوە کەواتە ڕاوەستای کە ڕاوەستای پێشەنگبوونەکەت پێشەنگبوونێکی کاتیە لە پاش ئەوەی ئامادەبوون لە خوڵەکان ئەو خوڵانەی تایبەتە بە پسپۆری خۆت وازیان لێمەینە بەردەوام لە فێربووندا خوێنێکی مستەمر تعلیمێکی مستەمر کەەوە زۆر پێویستە کە ئینسان گرنگی بە خوڵ بدە بە تەدریب بدە ئینجا ئەو تەدریبە لە هەر بوارێک بی زۆر جاروێ ینی ئینسان هەیە دکتۆرای هەیە لە شریعەدا بەڵام پێویستی بەوە هەیە ئەگەر بێت و ببیە پرۆفیسۆریش لە شریعەدا پێویستت بەوەی خوڵ بکەیت جێبیستی قسەی کەسانی تر بدەیت بە هەمان شێوە لە هەموو بوارەکانی تر بەو شێوەیە کەواتە تۆ بەردەوام بەشدار بە لە خۆڵدا ئەو خۆڵانەی دەبتۆ هۆی ئەگەر بێت و تۆ مدەڕیبێکی ڕاهێنانێکی کە ڕاهێن کە مدەڕیبی ئەو مدەڕیبەکە تەدریب بە خەڵکی دەکە بەڵام تۆ بە هەمان شێوە هەپێویستت بە تەدریبە کەسێک هەیە لە تو زیاتر دەزانی کە نەقسەت هەیە ئەو نەقسە پێویستە بەو خوڵانەتێ بەردەوام واز لە خۆڵکردنینی بەشداری سمینەرەکان کە بەشداری خۆڵەکان کە باشین بەشداری مؤتەمەڕەکان کە چونکە ئەوە ناکرێت واز لێبینێ هەروەها داواکردنی زانست لەوەی ڕاوەنستی تۆ زانستێکت پێیا کردە و ڕاوەستی التعلیم المستمر بۆ ئەوەی ئەو ئینسانە بەردەوام لە فێربوون دابێ فێربوونێکی بەردەوام فێربوونێکی بەردەوام وەکو دیارە ئێستاکە لە زانکۆیەکان بەشێکیان بەڕێوەبەرەتێکی پێێنێ فێربوونی بەردەوام یعنی بەردەوام یان خوڵ و دەوران دەکاتەوە لە بۆچی لەو مامۆستایەکان پێیان دەگەینی کە بەرەو زیاتر بەرەو پێش بچن گەشەکردنی لێهاتووی خود کە بە هیچ شێوەیەک ئینسان ناتوانی واز لە بریوەڵی کاکە من تەواو گەیشتمە قیممە تەواو پێویستم بە علم نەما لەو کاتێ بزانە ئینسانە کە جاهیلە بۆی ئیدعاکردنی علم ئیدعاکردنی ئەوەی کە هەموو شتێک دەزانی ئەوە خودی جەهالەتە چونکە ئینسان کەم و کوڕی زۆری هەرچەندە عالیمی هەر پێویستی باچی هەیە پێویستی بە علم هەیە کەواتە کەسێک ئەگەر دەیهوێت لە پێشەنگایەتی بمینێتەوە پێشەنگێکی چاکبی کەواتە پلەی دووەم بۆ ئەوەی گەشەی بکەی کە گرنگی بەزانست بدەیت بە زانیاری بدەیت کەواتە مەبەستمان لە خوڵەکان چێ مەبەستمان لەو خوڵانەیە کە پەیوەندی بە پسپۆری ئەو ئینسانەدا هەیە کە پسپۆریەکەی خۆی بەهێزتر بکە پسپۆرەکەی خۆی چاکتر بکە پسپۆریەکەی خۆ باشتر بکە وەکو هەروەها لە علومی شەرعی ئەو کەسانێک کە دایان پێشەمگە لە علومی شەرعی تا کاتێک تێوە بڕوانامەیەک دەنی بڕۆ بڕوانامەیەشتر بێنە بڕوانامەی ئەکادیمیت هەیە بڕۆ بڕوانامەی شتیری بینە ئیجازەی تر بینە بڕوانامەی تر بینە وەکو سەنەد کە زۆر گرینگە ئەو سەنەدانە بەس سەنەدی فعلی بن نەک سەنەدێکی ڕۆتینی وەکو ئێستا کە دەبینی تەنها لە دیار شێخەکەی دانێت ئەجەستوکە ئیجازەی ڕاستە ئیجازە ئەوەیە تەنها لیقا هەبی ئیجازێ بەڵام هەتا پێ دەکرێت سەماعی بکە هەتا پێ دەکرێت بیخوێنەوە لە بۆی تاکو بتوانانی ئەو علمەی تو کاتێک دەرێکا کە من بابڕین قورئانم وەرگرتیە کە بە شێوەی سەماع کە شێخ بۆی خوێندیتمەوە لە پاش ئەوەی من لە بۆ شێخم خوێند و ئینجا ئیجازەی دامێ قڕای عەشڕی دامێ لە پاش ئەوەی تۆ صەحیح موسلیم و صەحیح بوخاری هەروەها بامرێن موسنەدەکانی تریشدا بە هەمان شێوەدا تۆ خوێندی تو هەروەها لە لای مامۆستا یان ئەبێت و ئیجازەی مەلایەتیم هەیە هەروەها ئەو علمەم خوێندی و کتابم خوێندی لە لای فلان لە لای فلان هەروەها ئەوەندە خوڵم بەشداری کردی ئەو خوڵانە شەهادەی ئەو خوڵم هەیە شەهادەی خوڵم هەیە لەو کاتەی تۆ کەواتە باگراوەندێکی چاکی زانست پێیا دەکەی بۆیە پێویستە لە ڕووی بڕوانامە ڕاوەنستی ئەگەر بێت و بڕوانامەیەکت هەیە ئەکادیمیە بڕوانامەی تریش پێیاکە کە لەسەر ئەنجامی خوڵ بەدەستی دەهێنی کە بەشداری ئەو خوڵە و ئەو خوڵەت کردی ئەوەش دەبتە هۆی ئەوەی یان ئینسانەکە کە زمانێک دەزانی خۆی فێر زمانێشتر کە زمانێشتر زانی خۆی فێر زمانێشتر کە لەو کاتە ئەوەش هەمووی پێویستە بەس پێی دەیوترێن بڕوانامەی زانستی ئەمەش بڕوانامەیەکی زانستیە بەڵام شێوەیەکی چیە شێوەیەکی فەرمینە ئاگدار بین لە بڕوانامەی زانستی ئەکادیمی کاتێک ئێمە دێین
ماجستێرێک دەینی ماستێرێک دەینی یان دکتۆرایەک دەینین تەماشا بکەین ئایا ئەم شوێنێک کە ئەو ماستێری لێ دەینین یان ئەو دکتۆرای لێ دەینین کە بەڕاستی کێر یان پلەی کوالێتی ئەو زانکۆیەتیە و زانکۆیەکی مەقبوڵە یان نا لە ڕوانگەیەکی بە شێوەیەکی گشتی کە مەقبوڵبی کەواتە تۆ بڕۆ لەم شوێنە بخوێنەوە کە ئاعتیزان یعنی شوێنێک ئەگەر چووی لێت خوێن سبەینی پێر شەرم نەبوو برێ کاکە من دکتۆرام هینا لەو شوێنە ئەو پێدرێن ئاعتیزازکردن بۆ شوێنە بۆ نمونە دەرێ کاکە لە زانکۆی بەغدام خوێندیە ئەو شتم تەواوکردی یان لە زانکۆی سڵاحەدینم تەواوکردی یان لە زانکۆی دوهۆکم تەواوکردی یان لە زانکۆی سلێمانی تەواو هەز بەوە دەکەی هەز بە شایعی هەز بە خۆشی دەکەن یان هەز بە ئەوەی دەکەی کە ئینتیبابوونەکە لە بۆ ئەو شتێک کە سوودێکت پێ دەگەینی هەز بە شەرمەزاری بوو ناکەی کەواتە لێرە تۆ چی لە شوێنێکی چاک دێ بەڵام ئەگەر بێت و هەستت بۆی کرد بری وڵا کاکە لە شوێن دەتێنە بنین لەو شوێنەی کاپرش بنێ ئەوە شوێنە تۆ دکتۆراتینەیە یان جاروێ ئینسانەکان کە ماستێری و دکتۆرایەکەی دەینن بە شێوەیەکی کە نافەرمی و لە پاشەوەی دیعا لەسەر خەڵکی دەکەن کە دکتۆران هەیە بەڕاستی من لە ژیانی خۆم دیتە یعنی کۆمەڵە کەسێک لە بۆ ماجستێری ناردرایە کە حکومەت نارتی لە پاشەوە بە دکتۆرا هاتیتەوە لە پاشەوەی ماوەیەکیدا و شەهادی دکتۆرای ئیش پێکرا لە پاشەوەی بۆیان دەرکەوتووە ئەو دکتۆرایە مەقبوڵ نییە ئەقبوڵ نیە شەرمەزار بوو ئینجا سەر لە نوێ ئینسانەکە دەبی سەر لە نوێ دەست پێ بکاتەوە بزی ماستێرێکی دیبیت و دکتۆرای بدە بۆیە ئینسان ئاگادار بی کە لە ڕوانگەی زانستی کە شەهادەیەکی ئەکادمی دەینی ئەو شەهادەی ئەکادمیە تەنها ئەوە نییە دالێک لەوە زیادبی خەڵک هەیە لێکۆڵینەوە دەکە ئەو دالەی تو چۆن بەدەست هێنایە لە چی شوێنێکرد بەدەستە ئەو شوێنە چۆنە و چۆنیە دێ قسە لەسەر دەکە کاتێک بووە پێشنگ لەوانەیە ئەگەر بێت و پێشنگ نەبی نەناسراوەبی تەنها بەبەستەکەت ئەو دانا کە چەند عانەیەک و چەند دینارێک لە بۆ زیاتر کەس لێ پێچینەوە لەگەر ناکە بەڵام کە تۆ بێ ڕئیس قسم تۆ بێ ڕاگر تۆ بێ سەرۆک زانکۆ لە پاشەوە ببیە وەزیر لەو کاتەی هەموو لێ پێچینەوە یەکەیەکە لە شەهادەکانت دەکرێت لە شەهادەکان دەکرێت ئاو شەهادەی چۆنی بەدەست زۆر کەسی ئەو پلانەی هەموو بڕی ئاخیرەکە لە شوێنێک بە دیارکەتیان یعنی ڕئیس قسماتی بڕیا هەروە ڕاگرایەتی بڕیا لە پاشەوەی لە بۆیان وە دیار کە کاتە ئەو شەهادەی بەدەستینە کەسێک دەرجیوە و شتەی کردی و هاتیە لێکۆڵینەوە کردیەکە چۆن دەکرێت تۆ لە ماوەیەکی کەمتر لە ماوەی کە ئینسانەکان ماجستێر و دکتۆرابین و دکتۆراتی نایە لەو کاتێ ئینسانەکە ڕاستەوە خۆ تووشی داڕمانێک دەبی تووشی ئەوە دەبی شەرمەزاریەکی گەورە دەبی هەموو ناسینە خەڵک بە ڕئیس قسماتی دیتە بە ڕاگرایەتی دیتی ئێستا کەش ئەو شەهادانەی پێی بوویتە ڕئیس قسم ئەو شەهادەی پێی بوویتە ڕاگر شەهادەیەکی درۆین بووە بۆیە ئەو کەسەی دێ کەسێکی پێشنگ دەبی پەرژینی دەبی زۆر پاکبی ئەگە پەرژینی زۆر پاک نەبوو زۆر بە ئاسانی لەو بابەتە دێتە خوارەوە کەواتە خاڵی یەکەم بۆ ئەوەی کە ئینسانەکە ئەو کەسەی پێشەنگە تەتەوڕ بکە گەشە بکە داهێنان بکە لە کارەکانی دووەم خاڵ پێویستە گرنگی تەواو بە بڕوانامەی زانستی بدا چونکە بڕوانامەی زانستی دەبتە هۆی ئەوەی ئەو ئینسانە بەرەو پێش بە مەبەسمان ئەوە نییە لە بڕوانامەیەکی زانستی ڕاوست بەردەوام بڕوانامان بیتەوە ئەو پێ دەرین گەشەکردن گوتمان بڕوانامەی فەرمی و غێر فەرمیشەیە کە غێر فەرمیەکان کە ئەو بڕوانامانەیە کە تۆ لە خوڵێک بەشدار دەبی ئەم خوڵە ئینجا کوردخانە ئینجا درێژخانە ئەو ئینسان دەبتە هۆی ئەوەی کە گەشەکردنێکی تەواو بەسەرچی دادێ بەسەر زانست و بەسەر ئەوەکانی تری دادێ لە بەرنامەی داهاتوودا کە باسی خاڵی سێم دەکەین ئەلئیتقان کە کەسێک دەهوێت لە پێشنگایەتی بنێتەوە هەروەها گەشەش بکە پێویستە لە کارەکانیدا ئیتقانی هەبی کوالیتێکی بەرزی هەبی ئینشاءالله خوای گەورە کە ڕێنموویمان دەکا کە بتوانین کۆمەڵە کەسێک دروست بکرێ کۆمەڵە کەسێک پێ بگەێنرێ کە پێشەنجی چاک بن خاوەن بەیام و خاوەن پەیام و خاوەن بەهابی وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.